گەلەرەیەک دروستکەین ببێ بە ماڵێک هەموو هونەرمەندانی شاری کەرکووک کۆبکاتەوە ئەمە مەفهومی گەلەرێکەیە لەگەڵ ئەوەشە بتوانین گەلەریەک هەبێ هەمیشە کراوە بێ دەیان پیشەنگا ئەکراتن بۆ ماوەی 3 ڕۆژ 4 ڕۆژ و کۆتایی پێهاتوو ئەو تابلوانە هەموو کۆتایی پێ دوای 2 ساڵێکە چاوەڕێمان کرد پیشەنگایە بێت تا ئاستی هونەرمەندەکان بزین ئاستیان گەشتێتێکەوە یان ئاستی هونەری شاری کەرکووک لەکوێیە بەڵام بوونی گەلەری خۆی بەخۆی پیشەنگایەکی تایبەتە پیشەنگایەکی هەمیشەیە یعنی هەموو کات کراوەتەوە تابلۆکان لە تازەگەریە ئەو تابلوانەی کە ئەڕۆن تابلۆی تر دێتە شوێنەوە ئێرە ئەبێتە شوێنێک بۆ کۆکردنەوەی هەموو هونەرمەندان بۆ ئەوەی کە بتوانن لێرانە دابنیشین زۆر جار ئەفکار بگۆڕنەوە لەگەڵ یەکتریایە وەک شوێنێک ملتەقایەکە بۆ پێشووتر ئێمە وەکو هونەرمەندان زۆر جار ئەموو گلێ و گازندەیان هەبوو شوێنێک نییە لێی کۆ ببینەوە. لە ئاوڵی بەهارەوە لێرە باغوانم بە 7 میلیۆن تومانی ئەوە زیندەجی عالەمەیە شێویش ئەوە هەموو عالەمە مەجبورە کارێ بکە بە خودای ڕۆژ بە ڕۆژ باخی بەشی وانێشی زیندەجی ئەو نەفەرێ ناکە 55,000 من چییە 55,000 من بەشی کارگەران دەکات ناوەڵە ناکە دەکاتە مریشکێک دەکاتە وانێکێک ئەوزە کابرای بخۆی سیگاریە و ماڵ و منداڵی هەیە منداڵی دەشەمەتەشی بەشی دەکات. بەیانی سعات هەوتی دێین هەتا سعات 5 ئێوارێ کاسبین نییە و کارین نییە و وەسایل گیران و هیچتەکن پێ ناکڕێت دەرامەدن نیە ناعیلاتی نێوە دێنە فعلێسێوە ئەوە 33 ساڵە دێمە کارێ لە مەجبوریە ڕانیم بۆ وەکەم بۆ کارێ دێ وەڵی بۆ کارێ نابیدی ناعیلازم دێمە فعلێ و ماندوومە و مردومە وەڵای وەختە پشتم پشتی بە خودای دەخۆم ڕنابینم کارێ بکەم لە دەردی مەجبوریان دێ. Значит, это федеральная оптовая ярмарка товаров текстильной и легкой промышленности. Собралось около 2000 экспонентов. Экспоненты – это производители одежды, материалы для изготовления одежды, обуви, меха. Это текстильных очень много предприятий. Вот. Но выставка – это 51-я, то есть 26 лет мы ее проводим. Здесь ВДНХ – это главная выставочная площадка. Значит, здесь выставка международная, поэтому принимает участие около 30 стран. Но мы приехали сюда с определенной целью. Мы сами не из Москвы, приехали навестить наших поставщиков, посмотреть новые дизайны тканей, посмотреть, какое оборудование сейчас предлагается для производителей одежды. В целом, выставка для нас оказалась полезной. Все, что мы планировали, все сделали. Нет.